بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا لەسەر ئەو هەوڵ و ڕێکەوتنانەی پارتی و یەکێتی دەوەستین کە لەبارەی کاراکردنەوەی پارلەمان و شکاندنی چەکبەستووی دۆخی ئێستای هەرێمی کوردستان دەدرێن، بە تایبەتیش ڕێکەوتنەکەی ڕۆژی سێشەمەی ڕابردوو و پرسیار دەکەین. ئایام ڕێکەوتنەی ڕۆژی سێشەممە کێشە و گرفتە سیاسیەکانی هەرێمی کوردستان قوڵتر ناکاتەوە و دەرگای گەڕێشی دیکەی ململانەی سیاسی نێوان هێزە کوردیەکان ناخاتەوە سەرپشت، ئایا بەڕاست گۆڕان و کۆمەڵ بڕیاریان نەداوە کە دژاتی هەر دەست پێشخەری و ڕێکەوتنێک بکەن کە پارتی و یەکێتی یا لانی کەم پارتی بەشێک بێ لێی؟ کاتیەوە نەهاتووە پارتی لەوە تێبگا کە کێشەی هەرێم کێشەی سەرۆکایەتی پارلەمانەکەی نییە، بەڵکو کێشەی بارزانیە وەکو سەرۆکی هەرێم کە لە دیدی بەشێک لە هێزە کوردیەکان بە ناشەرعی دەستی بەسەرداگرتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەندازیاری ڕێکەوتنەکەی سێشەمەی ڕابردووە بەو دەست پێشخەریەی و بەم هەوڵەی بە ئەرک و بەرپرسیارەتی مێژوخۆی هەڵەستاوە، کاتیەوە نەهاتووە گۆڕان و کۆمەڵ لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و هەستیاری قۆناغەکە واز لە سەرکێشیکردن بهێن و ببنە بەشێشی ئیجابی ئەو هەوڵانەی لە پێناو ئاساییکردنەوەی دۆخی شڵەژاوی نێوماڵی کوردی دەدرێن. لەگەڵ هەر یەک لە بەڕێزان کە کاوە ئەحمەد کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان، کاک عەدنان عوسمان هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان لە ستۆدیۆ سلێمانی هەڵبەت ئەم پرسە تاوتوێ دەکەین. لە ستۆدیۆ هەولێری پایتەختیش بەڕێز دکتۆر عەبدوڵڵاوەرتی کارژێڕی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵمان دەبێت. بەخێر هاتنتان دەکەم. زۆر سپاس دەکەم. کاکاوە، دوجار پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی سێشەمی ڕابردوو گەیشتن بە ڕێکەوتنێک لەبارەی کاراکردنەوەی پەرلەمان هەر بۆ شەوەکەی بە شێوەیەکی ناڕەسمی گۆڕان و کۆمەڵ دیار بۆ هەڵوێستیان چیەوە بۆ بەیانیەکەشی بە شێوەیەکی ڕەسمی تر هەڵوێستی خۆیان ئاشکرا کرد کە بریتی بوو لە ڕەفزی ئەوەی کە لەم ڕێکەوتنەدا هاتووە. چۆن قسە دەکەی لەسەر ئەم ڕەفزە؟ تعلیقت چیە لەسەرەمە؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە میرەبان، سڵاو لە پێشمەرگە، سڵاو لە خانەوادە سەربەرزی شەهیدانمان. هەر لێرەشە پیرۆزبایی گەرمی خۆمان ئاراستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین. پیرۆزبایی ئەو هەنگاوەی کە بەڕاستی هەنگاوێکی لە مێژینەیە خەباتی سەدان ساڵی گەلی کورد لە دیاریکردنی ڕۆژی ریفراندۆم لە 25 نۆی ساڵی 2017 کە لە چەند مانگی کە ئایندەدا دەست پێەکە. دڵخۆشین، زۆر دڵخۆشین کە خەبات و تێکۆشانی گەلی کورد لە ئاخیرا گەیشتە و قۆناغی کە تاکی کورد بڕیاری چارەنووسازی خۆی بدات. ئەمە دوو لە ژیانی بڵین ئەو پرسیاری جەنابەت دوور کۆمەڵ لەو پرسیارە. من هیوایەتم بەو ئەنی ئەوەی کەلیسە لە ئامانجی هەنگاوەکانی قسەکانی من دەبێ هەوڵە دەم لە نەفەسێکی نیشتیمانیەوە قسە بکەم و بۆ جەناب تووشی ڕاستکەمەوە ئەو کۆبوونەوە کە سەرەتا یەکەم کۆبوونەوە بێت کە لەلایەن دوو لایەنی بڵێن گرنگ لە هەرێمی کوردستانی، یەکێک لەوانە گەورەترین کوتلەی کوردستانی هەیە پەرلەمانی کوردستانی، ئەوەش پارتی دموکراتی کوردستانە لە پەرلەمانی کوردستان، و دواترش هێزی دووەم کە یەکێتی نیشتیمانی کوردستانە گەیشتنە ئەو سیغە و ئەو ڕێکەوتنەی کە تەکانێ بدرێ خوێندنەوەیکی دروست بۆ واقعەکە کراوە، هەلومەرجەکە وا دەخوازێ ناوماڵی کورد ڕێک بخرێتەوە. هەمدوو بەخوا ستایش بۆخوا ئەنجامی هەبوو و دواتر توانرن زۆرترین لایەنەکانی حزبیان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان لە کۆبوونەوەیەکی مێژوویدا بگەنە ئەو بڕیارە و ڕۆژی ریفراندۆم دەستنیشان بکرێ. من تەسەورەکەم ئیجازەم دەیت بێ ئێمەی گەلی کورد کێشەیەکمان هەیە کاکەنوەر، زۆر لەگەڵ مێژوودا خۆمان دەبەسینەوە. ڕەوڕەوەی مێژوو ژیان بەردەوامە و لەگەڵ ئەوشە هەڵدانەوەی مێژووی ڕابردوو سێشەمی ڕابردوو تێپەڕی و ڕۆی ئایندە لە پێشمانە 25 نۆ. ئێمە چی بکەین؟ لەکوێ ئێمە هۆکاری ئەو لێکترازانە کە دوو لایەنی سیاسی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بێتە پێشەوە کاراکردنەوەی. من تابلویەکم لەبەردەستە، تابلویەکی جوان، تابلویەکە کە بریە نوێنەری برانینمان لە گۆڕان و لە کۆمەڵی ئیسلامی شیاتیا بوو کە من لەو متمەنم و مینشم لەوەی کە هیچ لایەنێکی سیاسی جورئەتی ئەوە ناکات کە بەرامبەر ئەم ڕەوڕەوەی سەرکەوتنی کە 25 نۆیە بوەستێتەوە. اختلافات هەیە، ئێمە دەکرێت بە دانوستان بە نەفەسێکی نیشتیمانی و بە نەفەسێکی کوردانە بەرەو پێشبڕۆی ڕابردووی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم ڕەفزە ئەوان بۆ چوێمە تەسەوەر ناکەم نە گۆڕانە کۆمەڵی ئیسلامی، چونکە ئەمە ئەم حقیقەتە لێرە دەست پێ بکەین. ڕیفراندۆم مڵکی پارتی لەسەر ڕیفراندۆم ناکەین، ئیجازەم بێ قسە لەسەر بەشێکی ناوەڕۆژ ڕێکەوتنەکەدەکەین لەوەی کە پەیوەندی هەیە کاراکردنەوەی پەرلەمان. ئێمە ناکرێت پرسی ڕیفراندۆم ببەسینەوە بە لایەنی سیاسی.
ریفراندۆم مڵکی پارتی دموکراتی کوردستان نییە بەتەنها و هەموو لایەنە سیاسەکان نیشنا بگرێت تاک بە تاکی گەلی کوردستان بەرپرسە بەرامبەر بە ریفراندۆم بەپێی ئەو ڕاپرسیەکی لە پەیمانگای دیموکراسی نیشتیمانی لە ئەمریکا کراوە داتایەکی لە بەردەستمە کە بەڕاستی جێی دڵخۆشیە بۆ ئێمە ڕاپرسی دووەم ڕاپرسی کەناڵێکی ئەهلیە کە نەوێ بێ ڕێگلامە ناوەکەی ناهێنم ئەو پێوەرێکی لە 1996 گەلی کوردستان بڕیار لە چارەنووسی خۆی بە بەڵێ ئەدا بۆ سەربەخۆیی تەسەورەکەم زۆر لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان گەورەتر بێ و پرسیارەکانمان لە سیغەی سیاسی کردن بکەین بە سیغەیەکی نیشتیمانی ئەمەش یەکێک لە بەندەکانەکە گۆڕان و کۆمەڵش پێی لەسەردا دەکرێت ئێمە چۆن بتوانین مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی ئەمەوە دەتەوێت چی بە گۆڕان و بە کۆمەڵ بڵێ من یەک پێیان ئەنی بۆ برایان بڵێن ئێمە ڕکەبەری یەکین خەسمی یەکنین هەندێک بابەت لە ئێمە زۆر گەورەترە بابەتی دیاریکردنی چارەنووسی داهاتووی نەتەوەیەکە بەم شێوە منی بەسمەوە وشەی سربەخۆیی دەبەسمەوە بە سەربەرزی لە بینی عیزەت و زیلەت تاکی کورد تا 1996 کەوەی لە بەرچاوی منە دەنگ بە عیزەتدا واتە سەربەرزی سربەخۆی واتە سەربەرزی ئێمە ئازادیمان دەوێ و ئازادیش بەهای ئازادیەکەشمان داوە پرسیارەتی لێرە دروستە بێ بۆی وەڵامی جەنابەت بدەمەوە بۆ تەرکیزەکرێ بە سیاسیکردنی هەموو بابەتەکان پرسی ڕێفراندۆم پرسێکی نیشتیمانیە پرسێکە کە هەموو تاکی کورد بەشدارە بێ لە دیاریکردن چارەنووسی داهاتووی خۆی لێرەدا چی دێتە پێشەوە ئێمە چۆن نەتوانین ئەم بابەتە بکەین لە بابەتێکی گشتگیر بۆ لایەنەکانی سیاسی بێنە ناو ئەو گەمە سیاسی و کە ئینشاءالله ئایندا دێتە پێشەوە ئەم دوو هێزە ئەم بەشەی ئەم ڕێکەوتنامەیە ڕەفز دەکەنەوە کە تێیدا کاراکردنەوەی پەرلەمانی بە شێوەیەشی مەرزدار دوجار یعنی هێناوەتە ناو ڕێکەوتنامەکە تۆ قسە لەسەر ئەمە چی من تەسەورەکەم ئەوان گۆڕان و کۆمەڵ ناتوانن دژی ڕیفراندۆم بوەستنەوە بەڵام لەگەڵ لەوان لەسەر ئالێتەکانی ئالێتی ڕیفراندۆمەکە و ئەمەسە کاراکردنی پەرلەمان من پرسیار دەکەم لەسەر پەرلەمان و تۆ دەیبێ سەر ڕێفراندۆم نه پەرلەمان من تەسەورەکەم گەل لە پەرلەمان گەورەتر بۆیە زیاتر بلای گەلاتیە پەر من ناتوانم لەم پەرلەمان ئەوانی منەڵم یەکێتی گۆڕان و کۆمەڵ تێبینیان لەسەر شێوازی چۆنێتی کاراکردنەوەی ینی سیستەمی ئەوەی کە لەگەڵ ڕیفراندۆمدا تێبینی هەبێ متەسەور ناکەم ئەم دوو هێزە ئێستا نەک تەحەفوز هەر ڕێکەوتنەکە ڕەفز دەکەن ڕێکەوتنەکەی سێشەمی ڕابردوو ئەمە مانای ڕەفزکردنی ڕیفراندۆمە بەنەزەری بەڕێست من تاکی دەکەم هیوادارم وان نەبێت چونکە ئەوەی کە لە ماڵپێرەکان دەیبینین بەداخەوە لە سایدە ڕسمیەکان بە تایبەتی گۆڕان دەیبینن ئەوان تەسەورم وایە ئەوان دنیای بچووک لە چوارچەوەی شەستیەکە بینن ئەوان تێناگەن کە ئێمەگەر بگەڕێنەوە بۆ ئەو نامە تایبەتی کە کیسنجر هەیەی هێنی کیسنجر کە نامەیەکی زۆر گرنگی هەیە کە خوێندنەوەی دووشەمی ڕابردوو کە خوێندنەوەی درستی هەبووە لە چاوپێکەوتنێکە لە ڕۆژنامەی دیلی سکیپ کە باسی ئەکات بە وردی من کیسنجر پیاوێکە لە سەدەکانی هەفتە خوێندنەوەی بۆ ساڵەکانی 90 هەبووە خوێندنەوەی دروست لە هەفتەکانیش پشتی لە کورد کردووە ئەوە شتێکی ئەوە بەرژەوەندی ئەوەیە کە ئەوەشمانە بیر نەچێت ئەو هەنگاوە دیبلۆماسیانی کە ئێستا کورد لە چوار جەمسەری سەرکی کارەکە وڵاتە عەرەبیە سونەکانی دوو جەمسەری گەورەکە لە ناوچەکەدا هەیە سەبەتێکمان کە ئێمە ئەوروپایە ئەوەی تر ئەمریکایە و دواتر رووسایە بە واتایەکی تر ئێمەوا کۆیکەینەوە بابەتەکە گۆڕانکارێکی گەورە لە پێشە گەلی کورد گەشتە و قەناعەتەی کە چیتر ناتوانێت بە ژێردەستەیی بەم شێوەزە لەگەڵ عێراقی ئیمڕۆ و عێراقی ئایندا بژی بۆیە من تەسەورەکەم هەموو لایەک دەکرێت ئەو بابەتانە بە شێوەیەکی نەفەسێکی گشتگیر و گەورەتر و خوێندنەوەکی دروست بە واقعی حاڵ میکانیزمەکەش دەکرێت کۆمیتەیەکیش پێک هاتووە دەکرێت گۆڕان و کۆمەڵش دووبارە دانوستان بکرێەوە مەلاحەزاکانی ئەوەش بە هەند وەربگیرێت زۆر باش کاک عەدنان دوای ئەوەی پارتی و یەکێتی گەیشتن بۆ ڕێکەوتنەمەیەکەوە لە سەرەتای بەرنامەکەشدا باسمان لێوەی کرد کە ڕوئیەکەیە لەبارەی چۆنیەتی ینی کاراکردنەوەی پەرلەمان 24 کاتژمێری نەبەر هەر یەک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئەم ڕێکەوتنامەیان ڕەفز کرد هەز ناکەی پەلەپەلیەک بە گۆڕان و بە کۆمەڵەوە دیارە هەز ناکەم دوو هێزە تووشی تەخەبوتی سیاسی بوون وەکو دەگوترێ نا بە پێچەوانەوە ئەوە نیشانەی بەرچاوڕوونیە نەک نیشانەی تەخەبوت بۆت باسەکەم فەرموو نیشانەی بەرچاوڕوونیە لە بەرەوەی جارێ خودی ئەم ڕێکەوتنێکی تازە نییە و ئەوەی کە کراوە ینی ئەم تەرحانەی کە کراوە تەرحێکی کۆنترن پێشتر قسەی لەسەر کرات پێشتر دوو پێشنیازە بوو پێشنیازێک لەلایەن هەندێک لە بەرپرسانی یەکێتیەوە کە عەرەب گوتنی بۆ مائەلوەجە داوای ئەویانە کرد کە دکتۆر یوسف یعنی سەرۆکایەتی ئێستا بۆ هەفتەیەک ئیدارەی جەلسەکان بدا و دواتر گۆڕانکاری بکرێت پارتیش ئەو کاتە سوور بوو لەسەرەوەی کە
هەر بە ڕێگاوە لە ڕێگای دێگەڵەوە پێشەوەی بگاتە داخلی هەولێر بێت استقالەکەی خۆی بنێرێت و کەسێکی تر ینی بابرێن هەیەکی سەرکردایەتیکی تر بەڵام بۆچی دەڵێ بۆ وەجه یەکێتیەکان خۆیان دەڵێن لە متەڵەقی ئەوەی کە ئێمە هەستمە بە پرسیارەتی کردویانی ئەم جۆرە هەوڵانەمان داوە. ئاجام وەڵامی پرسیاری یەکەم نەداوە ئەوەی شەوەیە کە ئەم مەوزوعە بۆ بەنسبەت کۆمەڵیا بەنسبەت گۆڕانەوە مەوزوعێکی مفاجئ نەبوو، ینی ئەم تەبخە لە زۆر ئامادەکاری بۆ کرێت و قسەی لەسەر کرد و چەندین جار ئەم تەرحانە کراوە لە کۆهەنێ لە کۆبنەوەی ڕسمی و غیرە ڕسمیشە باس لەوە کراوە کە ئایا ینی بە چ شێوازێک بێت. گۆڕان هەر لە سەرتاوە دژ بەم شێوازە بووە، گۆڕان لەگەڵ ئەوە بۆ کە ئەسلی کێشەکان لە کوردستاندا ئێستا کێشەی سەرۆکی پەرلەمان نییە، کێشەیەکی ترە کە کێشەی سەرۆکی هەرێمە ئێمە پێمان وایە لە کوردستاندا ئێستا کەسێک نییە ئەنوانەکەی ناوی سەرۆکی هەرێمی کوردستان بێت، دەبێت ئەم معضلەیە چارەسەر بکرێت دواتر ئەکرێت ئەم بەڕێزە لە واقعدا ممارەسەی هەموو ئەو دەسەڵاتان لە حاڵەتی ئەوەی کە سەرۆکی شەرعیە دەیکات بەنا قانونی ئیتر بە هەرچی بێ ئەخە بە هەرچی بێ نییە، ئێمەش ئەوە بە هەرچی بمان قبول نییە، ینی ئەو بەڕێزە بە ناقانونی پیادەی ئەو ئیناکات لە دەرەوەی موافقی پەرلەمان تەنها هەیئەتێکە کە شەرعیەت بە ئەو پۆستانە ئەدات و ینی بۆی هەیە بۆ نمونە لە 2013 کە من ئەندامی پەرلەمان بووم، پەرلەمانی کوردستان تەمدیدی 2 ساڵی ئەو ڕێکەوتنەی سی حوزەیران کە کرا لەگەڵ یەکێتیە تەمدیدی 2 ساڵی بۆ کاک مەسعود کرد. پەرلەمانی کوردستان ئەیتوانی تەمدیدی 30 مانگی تر یا 3 ساڵی تر یا 2 ساڵی تر بۆ کاک مەسعود بکە کە پەرلەمان ئەمەی نەکردەوە و هیچ هەیئەتێکی نەیکردەوە لایەنە سیاسیەکانیش بەشێکی گرنگ لایەنە سیاسیەکان متفق نەبوون لەسەر ئەمە و هەمووشیان وتویانە کە ئەم پۆستە کێشەی یاسایی لەسەرە، تەنانەت پارتی خۆشی کاک نێچیروان خۆشی وتێتی ئەو پۆستە کێشەی یاسایی لەسەرە، کەواتە ئەو موقع لە ئێستادا بەنسبەت ئێمەی گۆڕانەوە و پێشمایە کۆمەڵ و بەشێکی تر لە هێزە سیاسیەکان لە کوردستاندا ئەو موقعە ئێستا چۆڵە و دەبێت چارەسەر بکرێت و ئەمە ئەسلی معضلەکە بوو کە لە پەرلەمانی کوردستانە ڕوویدا و وەقتی سیاسی کۆمەڵ و یەکگرتو ئەلێرەوەیە پێتان وایە ئەم موقعیت چۆڵە، بەڵام لە واقعدا چۆڵ نییە و ئێستا ینی گەمەکە لە ساحەیەشی تردا دەکرێت کە تێیدا کێشەی بارزانی وەکو سەرۆشی هەرم زۆر تێیدا دوورە کێشەکاتۆتە سەر بەڕێز دکتۆر یوسف وەکو سەرۆکی. نا ئەنجا ئەگەر ئەمە تەخەبوت بە وەکوی جەنابەت باسیەکەی ئەو کاتە چ کێشەیەکە بوو، ینی ئەگەر گۆڕان و کۆمەڵ و لایەنەکانی تری پێیان وا بوو بێت کە هیچ کێشەیەک بۆ پرسی سەرۆکی هەرێم نییە، دکتۆر یوسف بۆچی ماوەی 2 ساڵ نێراتە بۆ ماڵ پەرلەمانی کوردستان بۆ پخرا وەزیرەکانی گۆڕان بۆ دەرکراون. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەسلی مۆزوعەکە ئەوەیە گۆڕان ئیجازەمدا گۆڕان ئامادە نەبووە لەگەڵ ئەو ئەمری واقعی ناقانونیە نایاساییە مامەڵە بکات، بۆیە بە شێوەیەکی نایاساییش مامەڵە لەگەڵ گۆڕانە کراوە بارزانی بەهر ناوێک بێ بە ناوی ئەوەی کە سەرۆکی پارتی یان سەرۆکی هەرێمە لەوەدا زیرەک بۆ کە توانی وێتی کێشەکان لە خۆی دوورخاتەوە. بەڵێ علاقی بە زیرەکیەوە نییە، علاقی بە موقعی ئەوەیە کە هەولێر وەکو هەولێری پایتەختیان لە بەردەستایە بەوەی کە توانیان پەرلەمان بخەن بە هێزی چەکدار و لە ڕێگای ئاساییشەوە نێڵن سەرۆکی پەرلەمانی شەرعی داخلی هەولێر بێت، بۆی کە وەزیرەکان بە شێوەیەکی ناقانونی ناردە ماڵەوە، بۆی کە بەشێک لە هێزە سیاسیەکانیشیان لە بەرژەوەندی گۆڕان و کۆمەڵ خاوەنی مبادرە بوونا هەر لە سەرەتاوە. مبادرە چییە؟ مبادرە ئەوەیە کە پەرلەمانی کوردستان دەبێت بەو شێوە بەو هەیئە شەرعی خۆی دانیشتن بکات تجاوزی نەکرد نەیتوانی کەزای چۆن خستابی ئەلامی علاقی بە وڵاتی دەرەوەنی علاقی ینی تۆ ڕاوەستاوەیی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە داخوازیەکانی خۆیان ئەمە بۆ خۆی مەسەلەی خطابی ئەلامی نییە، بە پێچەوانە خطابێکی سیاسیە. ئەلام لەوانەیە ئستثماری کردی یا ئەوان توانێت ئەلام ئستثمارکەن، بەڵام خطابێکی سیاسیە و استقامەیەکی تەواوی ئەم دوولایەنە هەبووە لەم خطابە سیاسیدا، واتە هەردوو لایەن پێداگریان لەسەرەوە کردووە کە شێوازی مامەڵەکردن لەگەڵ پرسە ئەسڵەکانە ئەوەیە کێشە لە ئێستادا لەسەر کورسی سەرۆکی پەرلەمانی کوردستان نییە، کێشە لەسەر کورسی سەرۆکی هەرێمی کوردستانە. بۆیە ئەگەر ئەوەی تو جەنابەت ئەڵێ ئەگەر ئەو بەڕێزە زیرەکانە مامەڵەی لەگەڵ کردو کورسەکە کێشەکەی لە کورسی خۆی دوورخستەوە، ئێمەش بە هەمان شێوە ئەسلی مۆزوعەکەمان گەڕانەوە مەداری خۆی کە کورسی سەرۆکی پەرلەمانی و ئێمەش کێشەکەمان لە سەرۆکی پەرلەمان دوورخینەوە. ئەسلی مۆزوعەکە ئەوەیە چونکە سبەی نییە بۆ نمونە پەرلەمان کاراکرایەوە بەو ڕێکەوتنی کە جەنابەت باسیەکەی لەگەڵ لە نێوانی یەکێتی و پارتی ئەوانە ئەگەر کاراش کرایەوە یاساکان بۆ کێ وێنێریت؟ حتا بە دکتۆری یوسفیش کارا بکرێتەوە یاساکان بۆ کێ ئەنێریت؟ باشە ئەگەر گۆڕان ڕازی بێ بۆی کە کاک مەسعود ئەوە بێت ئەوە تۆ چیرۆکی سڵحی حودەیبێت لەبیرە کابراڵێ ئەگەر من اعتراف بکەم محەممەد ڕەسوڵ اللهە خۆی بۆ دێمە اتفاقەکەم لەگەڵەوە. ئێمەش ئەگەر لە سەرەتاوە پێمان قبول بێت کە کاک مەسعود سەرۆکی هەرێمی کوردستان و یاسای بۆ بنێرینەوەنە ئەم هەموو کێشەی بووە ئەم باجە بووە گۆڕانەوەی 2 ساڵە باجی بدە. گەڕانەوەی بەڕێز دکتۆر یوسف بۆ هەولێر کێشەکان کۆتایی پێ نایانێ. گەڕانەوەی دکتۆر یوسف جارێ ئەوە مەوزوعێکی
ئسوولیە مۆزوعێکی شەرعیە مۆزوعێکی قانونیە بە غەدر و بە ناقانونی دەرکراوە لە پۆستەکەی خۆی دەبێ بگەڕێتەوە بۆ پۆستەکەی خۆی وەکە گەڕایشەوە بۆ پۆستەکەی خۆی و پەرلەمانتەران دەستیان کرد بە ئیش و پەرلەمانیش لە قوبەی پەرلەمانە کۆبنەوە کرا دەبێ یەکەم پرس کە چارەسەر بکرێت پرسی سەرۆکی هەرێمە. جنابی دکتۆر گوێر لێ کەواتە ئەگەر بەڕێز دکتۆر یوسف بگەڕێتەوە بۆ هەولێریش وەکو سەرۆکی پەرلەمان ممارەسەی کارەکانی خۆی بکە لە پەرلەمان هێشتا کێشەیەشی ترمان ماوەکە کێشەی بەڕێز بارزانیە وەکو سەرۆکی هەرێم کە خۆ دەزانی لای بەشێک لە هێزە سیاسیە کوردیەکان وەکو سەرۆکی هەرێم شەریعەتی نەک لە ژێر پرسیاردا هەر شەرعیەتی نییە کەواتە هەز ناکەی فعلەن ئێمە بەردەوام لە بازنەیەکدا دەخولینەوە کە پێی دەوترێت بازنەی سیراع لە دوای سیراع. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەو دەرفەتە و ڕێز و سەڵاوم بۆ بەڕێست و سەرجەم بینەران و میوانە بەڕێزەکانیشت هەیە. دیارە بەڕاستی لە هەرێمی کوردستان خەریکە هەموو شتێک دەبێتە قوربانی ململانەی حیزبی بە پرسی ڕیفراندۆم و سیستەمی سیاسی و یاسا و پەرلەمان و ژیان و گوزەرانی هاوڵاتیان و سەرجەم ئەو ژیان بە شێوەیەکی گشتی دەبیتە قوربانەی ئەو ململانەی حیزبیانەی کە بەڕاستی ماوەیەکی زۆرە تەنجی بە کۆمەڵگای خەڵکی کوردستان هەڵچنیوە. بۆیە ئەگەر سەیری عقلیەتی حیزبی سیاسی بکەی لە هەرێمی کوردستان ئەگەر بە شێوازێکی بابەتیانە بە وردی تەماشای بکەی لە حەقیقەتدا زۆر جار مرۆڤ بێ هیوا ئەبێ لە پرسی سیاست و بابەتە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا. لەبەرەوە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیەکیان کرد لە ڕۆژی سێشەممە لە کۆبوونەوەکەدا جۆرێک لە ڕێکەوتن لە نێوانیان هاتە ئاراوە. ڕاستە و خۆ بۆ ئێوارە شاشەکانی کەناڵە ئاسمانیەکان لە هەرێمی کوردستان ئیتر داگیر کرا بە بەخشینەوەی موژدەبەخشی و هەواڵی دڵخۆشکەر و دواتر کۆنگرەی ڕۆژنامەنووسی بە دوواداهات و دوا بە دوایەوەش ڕاستە و خۆ لەلایەن بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی وەڵامی ئەو پێشنیازە نوێی پارتی و یەکێتی درایەوە لە حەقیقەت. ئەگەر تۆ بێی بابەتیانە سەیری ئەم بابەتە بکەی لە ڕاستیدا تەواو بێئومێد بۆ ئەو ڕێکەوتنامەیە کە لە ڕۆژی سێشەم لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئیمزاکرا دەبوایە ئەم دوو هێزە بەر لەوەی کە ئەم ڕێکەوتنە ئیمزا بکەن بیان زانی بە هەڵوێستی هەریەک لە گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە چ ئاکارێکدا دەبێت گەر بەم شێوەیە ئەم ڕێکەوتنە گەڵاڵە بکرێت تاوەکو بە شێوەیەکی دروستتر و توزانم سایبتر شتێشترمان بینی باە باشتر لە ڕاستیدا تۆ ئەگەر مەزال بدەی پەیامەکانمان تەواو بکەین باشتر ئەتوانین هەم جەنابەت و هەم بینەرانیش و هەم خۆشمان ئەوە بین. لەبەرەوە باشتر وابوو بەڕاستی ئەوان لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندن و شاشەی تەلەڤیزیۆن و ڕوودا و NRT یەکتریان دوان. باشتر وابوو لە ڕاستیدا ئەم حیزبە کۆنگرەی ڕۆژنامەنووسی نەبەستێت و باشتری جوابوو ئەوان لە شاشەکانی تەلەڤیزیۆنەکان وەڵامی ئەوان نەدەنەوە. باشتر وابوو لە ژوورێک بە محتەرەمی وەکو دەگوترێت دابنیشن گفتوگۆی ئەو پێشنیازە نوێ بکەن چەندین کۆبوونەوە بکەن دوایە ئەم هەڵا و ئەم بەزمەی لێ بکەیێتەوە کە لە شاشەکانی تەلەڤیزیۆن بینیمان بێ ئەوەی یەکتر ببینن بێ ئەوەی لەگەڵ یەکتر دابنیشن بێ ئەوەی پاکێجەکان لەگەڵ یەکتر تاوتوێ بکەن بێ ئەوەی مناقەشە و گفتوگۆ بکەن لە ڕێگای تەلەڤیزیۆنەکانەوە گفتوگۆ لەگەڵ یەکتر دەکەن. ئەو مۆدێ لە حیزبیە لە ڕاستیدا جگە لە ئازاردانی خەڵک و جگەر لە ئازاردانی کۆمەڵگا بە بڕوای من هیچی لێ ناکەوێتەوە لەگەڵ ڕێز و احترامم بۆ هەردوو بۆ هەموو لایەنە سیاسیەکان. بەڵام تۆ گەربەی بە پێوەرەی زانستی و بە پێوەرەی سیاسی بابەتیانە ئەم پرس و بابەتانە هەڵسەنگێنی باوەڕ بکە لە هیچ قاموسێکی سیاسی دنیادا جێگای نابێتەوە. بۆیە بەداخەوە من ئەڵێم
ئەم حیزبە سیاسیانە پێویست ناکە لەوە زیاتر ئازاری خەڵکی کوردستان بدەن. پەرلەمانی کوردستان ئەکرێتە ململانەی حیزبی، سیستەمی سیاسی ئەکرێتە ململانەی حیزبی، قانون و یاسا ئەکەوێتە ململانەی حیزبی. ناوێری باز لە پرسی ڕیفراندۆم بکەی یەکێک بە خاینت دائنێ ناتوانی بڵێ نابی دەبێت لە ڕێگەی پەرلەمانەوە بکرێ ئەوەی تر بە خاینت دانێ. یعنی کۆمەلگا کەوتۆتە بەردەم دوڕیانێکی زۆر مەترسیدار و ئەو سیاسیانەی ئێستا کۆمەلگای کوردستان بەڕێوە دەبن بەڕاستی دەرکەوتووە کە ئەمانە توانای ئیدارەدانی کۆمەلگای کوردستانیان نییە و حەقیقات شاریعی کوردیان تەواو بێزار کردووە. مە لەلایەک لەلایەکی تریشەوە ئەو عقلیەتە حیزبیە خۆی لە ڕاستیدا یا بە زمانێ بە عیبارەتێکی تر بڵین عقلیەتی حیزب سالاری لە هەرێمی کوردستان وای کردووە لە ڕاستیدا حیزبەکان لە ڕێگای شاشە تەلەڤیزیۆنەکان و لە ڕێگای فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکتر بدوێنن. لە جیاتی ئەوەی قیادەکان و سەرکردە باریزەکانی ئەو حیزبانە لەگەڵ یەک گفتوگۆ بکەن لە ڕێگای کادیرەکانیانەوە یەکتر ئەدوێنن، لە ڕێگای میدیاکانەوە یەکتر ئەدوێنن. بۆیە من دەڵێم لە ڕاستیدا نە بەو شێوەیە پەرلەمان کارا دەکرێتەوە و نە بەو شێوەیە ئەتوانرێ ڕیفراندۆمێکی سەرکەوتوو ئەنجام بدرێ و نە بەو شێوەیە توانین ڕوبەڕووی دوژمنان و زۆر باشە دکتۆر دەگەڕێمەوە لا دواتر. زۆر چاکە دکتۆری بەڕێز کاکاوە دەگوترێ ئەم ڕێکەوتنامەی ڕۆژی سێشەم هەر لە ئێستاوە دیارەکە سەرکەوتن و نەجاحی بوو نانووسرێ بە دەلیلی ئەوەی کە دوو هێز کە بزوتنەوەی گۆڕان و کە کۆمەڵی ئیسلامین ئەمە هەر لە سەرەتاوە ڕایانگەیان و کە پشتیوانی لێ ناکەن و ڕەفسیشیانە هەتا لەناو خودی هێزێک کە بەشێکی سەرشی ڕێکەوتن نامەکەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە باڵێکەیە کە پشتیوانی ئەم ڕێکەوتن نامێ ناکە. بەڕێز لەوبارەوە دەڵێسی ڕۆکوبنەوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی سەرکردایەتی نەگەیشتە بە نەتیجە دەکتومێنشێنەکارەکانی ئەم ڕێکەوتن نامەیە زیاتر قسە بکەین بەڵام بەداخەوە هەر بێ هەموو جارێکی بەشێک لە بەرنامەکان دانین بۆ وەڵامدانەوە. جارێک کاک عەبدوڵڵا دەکرێت وەکو لاینی سیاسی بۆ شوی اتهامەکە بەس دیارە ئەگەدار نییە کۆمیتەیەک پێکێنراوە کاک عەبدوڵڵا ئەو کۆمیتە لەگە لاینە سیاسەکان دانیشە بە تایبەتی ئەو دوو لاینە سیاسەکە ژمارەیەکی پەرلەمانی کوردستانیان هەیە. وەقدەی بارزانی ئێمە لەگەڵ یا تێمان پەڕان پێش خۆشە برادران گۆڕان چاک لەوە تێ بگەن ئەوەی وا جەنابەت باسیەکەی من بە دوکمنت لە بەردەستمە بە سەدان تەمە زۆر بوو نەمەتوانی بێنم زۆرە بە هەمووشی بەڵگەی و لە بەردەستی منایە ماڵپێرەکان سایتەکان وڵاتەکان هەر هیەک لەمانە من لە مانشێتی تیڤەکانیانەوە هەر هەمووی بە وێنەی بارزانی و بە وێنەی کوردستان و خەڵکی کوردستانە بە من ناڵی ئەم نوقڵانە لێدانی جەنابەت لە کووە سەرچاوی گرتووە کە حرەکەیەکی حەز دوو لاینی سیاسی بتوانێت پرۆسەیەکی ئاوها گەورەی نیشتیمانی ئیجازەم بەرێ ئیجازەم بەرێ نانە نوێنەتی کەمینەیەکە لە ناو پەرلەمانی کوردستانە کە ناکات یەک لەسەر سێ لە دوڕاپرسێتی نیشتیمانی ئیجازەم بەرێ باڵێک کە ئەگەر نوێنەتی زۆرینەی گەشتی نیشتیمانی کوردستان نەکا بە تایبەتی جەماوەرەکەی کاکەنوەر ئەوەزان چێ باقلی پەتاتە باقلی پەتاتە بتەوێت تۆ جەنابەت قسە بکەی ئەوە شتێکی ترە. عقلی پەتاتە چییە؟ بەرنامەی ئەمڕۆی کەناڵێکی ئەهلی لە بەرنامەی سەکۆیادا ئاماژە بە شورەڤانەیە کەسێک لە یەکە لەو مەکتەبی فەوزەویە کە هەیە ئاماژە بەوە دەکات دەڵێ ئەگەر حکوومەتی کوردی دروست بێ کولەی پەتاتە بێتە 5,000 دینار کێشەی ئەو تاکە یان پەروەردەکردنی ئەو قوتابخانە جارێ لە پەتاتەیەکە بینێ. تۆ جەنابەت ئاماژە بشتێکی باسە کوتلەیەکەکەی کە ئەتوانێت ئێستا زۆرینەی پەرلەمان ئەتوانێت بە زۆرینە ببێ گۆڕان و بەبێ کۆمەڵی ئیسلامی پەرلەمان کارا بکرێتەوە. بەڵام ئێمە داوای چی دەکەین؟ ئێمە داوا دەکەین لە کوبنەوەی سیاسەتی ئەم ڕێیەشێتی نیشتیمانی کوردستان دەکەم کە کۆتایی پێ نەهاتوە نیانتوانی و بگەم بە قەرار لە هەمبەر ئەم ڕێکەوتنە لەبەر ئەوەی بەشێکی زۆریان گرفتیان لێ لەگەڵ ناوڕۆژی ڕێکەوتنامەکە بڕێزم من ئیجازەم بەرێ من ئەزان چۆنە ئێمە مانشێتی ئەوەی کە داوت کران بۆ بەرنامەی لەسەر ریفراندۆمە کێشەی ناوخۆی حزبیان بۆ چوونەکان ئەو شتێکی تایبەتە پەیوەندی بەو شتانەوەیە. پەرلەمانی کوردستان قسەی لەسەر بگەن قسە زۆر هەڵەگرێ. پەرلەمانی کوردستان دووجا خۆی تعدیل کرد واتە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان خۆی لێ بەرپرسارە. یەکەوەی کە یەکەم مەرحەلە لە 23 حوزەیران گەورەترین کوتلەی پەرلەمانی تەحمیشە کات و ئەیخاتە لاوە بۆ جاری دوم کە لە 19 ئابە ناتوانێ حد نیساب کۆکاتەوە ئەمە نەدەستی پارتی بوو نە پارتی لە مەوزە بووە هەردووکی شخصی بەرپرسی سەرۆکی پەرلەمان بەرپرسەوەی کە نەیتوانی ئیدارەی جەلەساتی کۆبوونی پەرلەمان بکە و پەرلەمانی بەو دەردەبێت کە هەمومان ئێستا پێوە دەناڵێنین ناپۆرفیشناڵی و نەزانی باڵا کوردی کورد مەودایی هەندێک کەسە کە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستانش بەو دەردەبێت بۆیە ئێمە وازە تەخوینکردنی یەکتر بێنین. ئیمڕۆ زۆرترین لایەنە سیاسەکانی کوردستان کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەن
دەڵێن ڕۆژی 25 نوۆیان دەستنیشان کردووە بۆ ڕۆژی ریفراندۆم بەداخەوە شتێک لە پێناوی ئەم ڕۆژە ئەم پێنج خاڵێک کە لای من دیاری کراوە من بەراوردم کرد لە ناو سایتەکان پێش هاتنەکەم لە بەرنامەکە بەراوردم کرد ئەمانەی کە ئیمڕۆ لە گۆڕان و بۆ گلەیەکە زیاتر لە کۆمەڵ وە گلەی بێ بەڵام وەکو ڕخنە لە گۆڕانی دەکرم فەرموو ئەمەی کەی بینم لەمەیە زۆر هاوشێوەی قسەکانی حەلان فەتلاوی و مالکی و تڕوتفاقەکەی عەرەبیە پرسیار لەسەر ریفراندۆم لە کە لە سایتی KNN لە کابرای ئەگال بەسەرێکی بەغدایی دەکاڵێت تۆ ڕێی چییە لەسەر ریفراندۆم وەلەشێ بەماشەتی گەوران نووسێ شەقامی بەغدا یان تاکی عەرەبی ڕێی هەیە و لەگەڵ ئەوەدایە کە ریفراندۆم بەنەخێر جواب بدرێتەوە من مافم لەکوێیە باسکی ئیسپانیا ئیرلەندا لە ئینگلترا دیموکراسێتی هەیە مافی مرۆڤ پارێزراوە هەموو ژیانێکی هەموو تاکێک لەو شوێنێکە هەمان خەونی پێوە دەبینین دەڵێ ریفراندۆم دەوێت سەر بەخۆی لە هەرێمی کوردستان لەم حزبانەی کە تازە دروست بوونە مێژوونی لە ڕابردوویان نییە نازانن کە قاچی ئەم ریفراندۆمە لە ناو خوێن و ئێسک و پرووسکی گەلێک و نیشتیمانێکە کە لە حرس قەومیەوە کە من وکو کەرکووکیەک ئازاری خەڵکی کوردستان بەگوێی ئەم دوولایەنەدا دەڵێمەوە ئەوەیە کە ئەم بەڵەیە لە ئەنفالەوە دەردەچێت ئەم بەڵەیە لە خوێنی شەهیدانەوە دەرەچێت لە خۆڕاگری و سەرکردایەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەردەچێت بۆیە کاکەنوەر ئێمە کەسانی سیاسی ئەگەر بین شاشەکانی تەلەڤیزیۆن استیقلالکەین بۆ ئەوەی کە کێ توانوێتی هێلکەکان و سەبەتەکان لە بەرژەوەندی لایەنی سیاسی خۆی قڕۆخ کات بە تەسەوڕ بەمە قازانج ناگەیەنێ بۆیە دەنگی ئێمە بە بەڵێ دەنگە بۆ خوێنی شەهیدان زۆر باشە اجازه تاویکم دو دقیقه خۆم ماوە من کاتەکەم لای خۆم ڕاگرتووە اجازه قدرمان لێ مەکەن اجازه قدرم لێ مەکەن ئەوەش بانە بێتەوە بابەتی تەخوا بای شاخیەوەش بان دو دقیقه خۆمان تاواکەین بۆیە ئەو هەنگاوانەی کە ئێستا سەرۆکایەتی هەرێمی هاوێژێ و بەتایبەتی دەستگای ئاسایشی نەتەوایەتی و دواترش هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئیمڕۆ لۆبیەکی باش پاڵپشتێکی باشمان هەیە لە ئێلانکردنی ڕۆژدیاریکردنی ڕۆژی ریفراندۆم سدایکی ناشاز نییە من داوا ئەکەم ئێمە پێویستمان هەیە توانیمان ئێمە توانیمان لە دەرەوە کاکەنوەر لانی کەم بەشێکی زۆریان کاکەس دەکەی کە متعاتیف نین لەگەڵ ئیجازەم بەرێ بە کاگەندان شەڵێم ئێمە توانیمان بەتایبەتی لە قارەمانێتی پێشمەرگە کە توانی مێژوویە تۆمانکە ئێمە یەک شت بکەمان ماوە ڕێخستنەوەی ماڵی کورد زۆر باش ئەمە ئەبێ بە نەفەسێکی کوردانەوە بە نەفەسێکی خوێندنەوەی دروست ئەم هەنگاوە بە هاوێژین بۆیە لایەنی سیاسی با تەخوینی لایەنێکی تر نەکە یان بابەتی کۆن هەڵنەداتەوە گرێوکردن لەسەر باڵێک کە بەڕێزت لە هەندێک لە نووسینەکاندا بە پرۆپارتی هەویان دەبێت گرێوکردن لەسەر ئەم باڵە بەوەی کە ناهێڵن ئەم ڕێکەوتن نامێ بە ئاسانی تێپەڕێ ینی گرێوکردنێکی زۆرم دۆڕاوانە نییە ئیجازەم بدەیت من دیارە لەگەڵ ڕۆتی پرسیارەکان جەنابتیش و لە هەر شوێنێک ڕۆم بەڵام هەندێک جار هەنێ مواضیع هەیە ناکرێت بڕوات ینی جار مۆزۆی ریفراندۆم ئیجازەمدا با منش با منەڵێم کاتم کردوەوە بەڵام حەقی خۆی پێ بدەم لە ڕوانگەی ئێمەوە لە ڕوانگەی بزوتنەوەی گۆڕانە پێم وایە بۆ بینەرانیش گرنگەوە و بۆ کاکاوەیش و بۆ لایەنگرانی پارتیش گرنگە تێڕوانینی ئێمە بۆ ئەم مۆزوعات طبعاً بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەکە کە نەوشیروان مستەفا قائیدی بووە کە پیاوی ئازا و قارەمان و شۆڕژگێڕی دەیان ساڵی خەباتی کوردایەتی تیا بوو ئەو گردە لەوانەیە جەنابەت بینی بێتت کە چ شۆڕ ڕسوارێک کە ساڵانی لە زیندانەکانە لە خەباتی کوردایەتیە لە شاخەکانە لە دوای ئەنفالەکانە خەباتیان لە پێناوی گەل و نیشتیمانەکەیان کردو قسەی بەڕێزە ناوی کاگنێوشێروانی لێلا بەرە دەشێ پارتیەکانیش ینی من باسی گۆڕانەکەم من ناڵێم کەسی تر باس نەکە کۆمەڵ دەتوانێت باسکە هەموو حزبێک دەتوانێت باسکە بەڵام من باسی حزبەکەی خۆمەکەم کە ئایا حزبێکە لەبەرەی گەل و نیشتیمانە بووە حزبێکە قوربانی نەداوە لە پێناوی گەل و نیشتیمانە وەکو کاراکتەر وەکو کاراکتەری خەبات گێڕ وەکو کاراکتەری نەوەی تازە کە نەوەی دوای نەوەتویەکە کە هەموو نەوەیەکن خەون بە دەوڵەتی کوردی و بەسەر بەخۆی نیشتیمانەکان و بە ئاوەدانی و بە هاوڵاتی بوون و بە ژیانێکی پڕ لە کەرامەتەوە بینن ئەم تێغڵ کێشەی ناو بزوتنەوەی گۆڕانە بزوتنەوەیەکە کە هەمیشە کاری لەسەر سەر بەخۆی کرد لە بەرنامەی سیاسی کاری لەسەر سەر بەخۆی کردووە و تەنانەت لە ڕێکەوتنەکەیشی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانێکی لە بەندە گرنگەکانی ئەوەیە کە ریفراندۆم بە شێوازی ئوسولی خۆی بکرێەوە کار بۆ سەر بەخۆی بکەین هەنگاو بۆ سەر بەخۆیمە بۆیە بزوتنەوەی گۆڕان حزبی سەربەخۆیی کوردستانە و حزبیەکە کە لە پێناو دەوڵەتی سەربەخۆی کوردستان دەوڵەتێکی دیموکراتی جمهوری پەرلەمانی کار دەکات و ئەمە بەشێکە لە پەیامەکانی بزوتنەوەی گۆڕان ئێمە ئەم خاڵە لەگەڵ خاڵێکی تر کە پێ ئێستا ئێمە پێی ئەڵێن ریفراندۆمی پارتی جیاکەینەوە ئەمەی کە ئێستاکە هەیە ئەمە ریفراندۆمی پارتیە ریفراندۆمی گەلی کوردستانیە و ریفراندۆمێک نییە بۆ سەربەخۆی نییە بەڵێ من پێ دەڵێم تۆ
مؤسسەیەک تێناوی پەرلەمانی کوردستانە ئەم پەرلەمانی کوردستانە شەرعەتی لە خەڵکی کوردستانە وەرگرتووە تۆ هاتووی تەعتیلت کردو بە کارێکی ناقانونی باش ئەوە ناکارە ناکرێتەوە بەو شێوە کارە ناکرێتەوە مەسخەرەیە لەوە گەڕین بەڵام تۆ دیت پرسیەکە پرسی سربەخۆییەوە پێوەستە بە هەموو هاوڵاتیانی کوردستانە نایە لە پەرلەمانی کوردستانە بڕیاری لەسەر بدەین ئێمە پێویستمان بەوە هەیە کە ئیعلانی لایحەی سربەخۆیی لە کوردستانە بکرێت و لە پەرلەمانی کوردستانەوە جارنامەی سربەخۆیی کوردستان بدەین ئەو کاتە پەرلەمانی کوردستان و مؤسساتی حزبی و حکومی لە کوردستانە دەکەونە گفتوگۆ لەگەڵ UN بۆ جێبەجێکردنی ئەوە و گفتوگۆ لەگەڵ دەوڵەتی عێراق لەبەرەوەی ئێمە بە گوێرەی دەستورێک کە یەکێتی و پارتی ئیجازەم بدە بە گوێرەی ئەو دەستورە دەنگی لەسەر درراوە لەگەڵ دەوڵەتی عێراق شەوێ بکەونە گفتوگۆ ڕۆشنبیر و خوێندەواری سیاست لە هەرێمی کوردستان ئایا هەرگیز بە مەساری طبیعی خۆیدا تێپەڕی و تاوەکو ئێستا ئێمە لەو لەحزە تاریخیەدا پێداگیری لەسەر ئەوە بکەین ئیلا دەبێت سیاست بە مەساری خۆی نەڕۆیشتووە منیش لەبەرەوەی خۆتوتت پیاوێکی خوێنەواری من ئەمەیە بەو مەسارە بڕات و ئێمە حزبێک بوون کە لەگەڵ لە کارمان لەسەرەوە کردو کە بە مەساری خۆی بڕات ئێمە لەگەڵ ئەوەی کە دەوڵەتێکی مەدەنی لە ڕێزگرتن لە یاسا ئەمە دایکی هەموو کێشەکانە ئەو دایکی هەموو مۆزوعەکانە وەکو باس کراوە ئێمە خەباتی چەندین ساڵەمان پێیوەستە بە پرسی سربەخۆی بۆی لە مۆزوعی پرسی سربەخۆی پێداگیریەکە لە ئوسولی ئەخزانین چۆن ئەمە تێکدانی یەکریزی کوردستان ئەگەر ئێمە باسی یەکریزی ماڵی کورد دەکەین یەکخستنەوەی ناو ماڵی کورد دەکەین ئەم مەقولاتانە بەکاردێنین ئەم ریفراندۆمە لە ئێستادا ئەوە نییە بۆ لەبەرەوەی یەکەم ریفراندۆمێکە کە ئیجماعی لەسەر نییە و گرنگترین لایەنە سیاسیەکانی کوردستان هێزی دووەمی پەرلەمانی کوردستان نەک هێزی سێم لەگەڵی نییە دژێتی ئەمە یەک و دووەمیش لە ڕاستیدا ئەمە دوورخستنەوەی ئەسلی کێشەکانە هەتوو هەوڵەدانە بۆ چارەسەرکردنی کێشەکان دەتوەرە بە شێوەیەکی ئوسولی ئەو کێشە سیاسیانی کێسە لە کوردستانە هەیە چارەسەر بکەین هەمومان پێکەوە مؤسسەی پەرلەمان مؤسسەی سەرۆکایەتی حکومەت مؤسسەی سەرۆکایەتی هەرێم پێکەوە کار لەسەر ئەوە بکەین کە پرسی سربەخۆی بخینە سەر سکەی خۆی لەلایەن پەرلەمانی کوردستانە دواتر ئەگەر پێویستی بە ریفراندۆم بوو ئەگەر پێویست بە ریفراندۆم کار بۆ ریفراندۆم بکەین بەڵام لە ئێستادا ئێمە هەموو ریفراندۆم لە میکانیزمەوە بۆتە ئامانج ریفراندۆم بخۆی ئامرازە نەک ئامانج لە ڕۆژی سێشەمەوە داواکاریە کە بزوتنەوەی گۆڕان و هەروەها کۆمەڵی ئیسلامی زۆر داکۆچیان لێکردووە کە بریتی بۆ لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان وەکو نیشدەدراوە بە خەڵکی یا بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەی بۆچی دەرفەتێک نادن بەم دوو هێزەکە ئەمە جا تو ویژدانت ئەوە کاراکردنەوەیە یا ئەگاڵتەکردنە بە حزبایەتی و بە مؤسسات و بەکاری مؤسساتی لە کوردستاندا ئەمە چ کارەکردنەوەیە کە بەڕێزێک دێت لە تەلەڤیزۆنە ئەڵێ ڕۆژی یەکەم با جەلسەی یەکەم لایەن دکتۆر یوسفەوە بێ بەڵام دوای ئەوە سەرۆکایەتیەکە بگۆڕین و ئەبێ فڵان کەس بێت و ئەوە بێت و تەنهاش قسە لەسەر پرسی ریفراندۆم بکرێت ئەوەی کە پێشتر یاساکەی بۆ دەرکراوە ئاخەت ئێستا پرسە گورگانەی پێوەدرێت پەرلەمانی کوردستان کەواتە ئیشێکی نەماوە ئەمە بۆ بزوتنەوەی گۆڕانیەوە بۆ کۆمەڵنی ئەمە تەنها لەبەر خاتری ئەو یەکێتیانە و یەکگرتوانن کە لایەنگری پارتین ئەمە بۆ ئەوە کراوە سەرەتا بوتم ما الوجه چونکە ئەمان پیان وتون بە پارتیان وتووە و تویانە ئێمە قاعیدەکەمان دش بەم شێوازەیە تا پەرلەمان کاران نەکرێتەوە نەکەوێتە سەر قاعدەی ئێمە ئامادە نیە دەنگ بە ریفراندۆم بدات پارتی لە ئەخیرە ڕازی بۆ پێشتر وەک بۆم باسکردی ڕازی نەبوو بە تەنها جەلسەیەکیش یعنی یەکێتی داوای هەفتەیەکیە کرد ئێستا وتوێتی قیناکە با جەلسەیەک جانی و ساعتە خەینە ساعتێ بەس بیکاتەوە بڕات ئەمە بزوتنەوەیەکی گەورە و گرانی وەکو بزوتنەوەی گۆڕان ئامادەی ئەم گاڵتەجارێنی ئەمە گاڵتەجاریە بە کاری مؤسساتی بۆ بزوتنەوەی گۆڕان لە کاتێکدا پارتی 2 ساڵە ملنادا بۆ ئەوەی کە بەڕێز دکتۆر یوسف وەکو سەرۆکی پەرلەمان جارێکی تر ئێساش ملی نەداوە هەولێر مڵکی پارتی نییە هەولێر مڵکی ئەمە کارێکی نایاسایی کردووە پارتی ئەمەشکانی غروری پارتی نییە بەدیوێکە شکانیەتی بەڵام وەک باسم کرد لە پێناوی گۆڕان نەبووە لە پێناوی هاوپەیمانەکانی بووە لە پێناوی هاوپەیمانەکانی بووە ئەگەر لە پێناوی یەکریزی کوردستان و یەکریزی ماڵی کووردا بێت لە ڕاستیدا ئوسلوبی تر هەیە شێوازی تر هەیە ئەوی شەوەیە بەبێ قەید و شەرت ئێمە ڕازی بوون بەبێ قەید و شەرت پەرلەمان جارێکی تر کارەکانی خۆی بکات پێشتریش باسەوە کرا کە بێ قەید و شەرت پەرلەمانی کوردستان بەبێ قەید و شەرت شەرت دانەنین کارەکانی خۆی بکات کاک مەسعود خۆی پێشتر طرحێکی هەبوو پرۆژەیەکی هەبوو وتی هەرچێ سەرۆکایەتێکە پێکەوە بە یەک پاکێج چارەسەر بکرێت و معالەجە بکرێت ئێستا ئەکرێت لەسەر ئەو پرۆژەیە کار بکرێت هەرچێ سەرۆکایەتێکە لە پەرلەمانە گۆڕان متەشەبس نەبووە بە سەرۆکی پەرلەمانەوە دکتۆر یوسفیش متەشەبسنەوە بە کورسیەکەی خۆیەوە ئەوەی کە متەشەبسە لە ڕاستا ئێستا بە کورسیەکەەوە بە نایاسایی جەنابی کاک مەسعودەوە دەبێت ئەمە چارەسەر بکرێت تا ئەمە چارەسەر نەکرێت یاسا دەرناکرێت لە کوردستاندا هیچ یاسایەک ناتوانێت دەرکی لە کوردستان دکتۆر عەبدوڵڵا هەزداکە ئێستا خەریکە دانیشتنی حزبەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان جێگەی زۆر شت دەگرێتەوە بۆ تەسویەی ئەو چێشمە و سیراعەتە سیاسیانەی لە هەرێمی کوردستاندا هەیە بەڕێز ئەمە بە حاڵەتێکی تەندروست دەبینی قسە چیە لەسەر ئەمە
خۆی من پێم وایە بەڕاستی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بە بنبەست گەیشتووە و هیچ جۆرە چارەسەرێکی لۆژیکی بۆ نەدۆزراوەتەوە تا ئێستا لەگەڵ ئەوەدا کە بەدەیەها و بگرە سەدەها کۆبوونەوەی دوو قۆڵی و سێ قۆڵی و چوار قۆڵی و پێنج قۆڵی لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە لەبەر ئەوە هەموو ڕێگاکانی گفتوگۆکردن تاقی کراونەتەوە پارتی و یەکێتی پارتی و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و حیزب و لایەنە سیاسیەکانی تریژ لە هەرێمی کوردستان لەبەر ئەوە کە پرۆسەی سیاسی بە بنبەست گەیشتووە و هیچ شتێک ناتوانرێ بکرێت بە بڕوای ئێمە مە لە سەرەتاوە ڕاشمان گەیاندووە باشترین چارەسەر بۆ ڕزگاربوون لەو قەیران و دۆخە سیاسی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە بریتە لە گەڕانەوە بۆ ڕای خەڵک و ڕای میلەت و ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا و ئێمە لە کۆبوونەوەی ئەو ڕۆژەی هێز و لایەنە سیاسەکانی کوردستانی زۆر بەڕاشکاوی باسی ئەوەمان کرد کە پێویستە هەرچی زووە هەڵبژاردن ئەنجام بدرێت بۆ ئەوەی لەو قەیران و بابەتە سیاسیانەی ڕزگارمان بێت چونکە بەڕاستی لایەنە سیاسیەکان ئامادەنین مل بۆ یەکتر بدەن نە پارتی ڕازیە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بەو شێوەی کە بزوتنەوەی گۆڕان دەیەوێ و نە بزوتنەوەی گۆڕانیش ڕازیە بەکاراکردنەوەی پەرلەمان بەو میکانزمەی کە یەکێتی و پارتی دموکراتی کوردستان داوای دەکەن لە حقیقەتدا لەو نێوەندەشدا بەداخەوە لایەنە سیاسیەکانیش تۆمەتبار دەکرێن ئەمە بە بڕوای من بەخشینەوەی تۆمەت کارێکی زۆر خراپە و پێچەوانەی عورفی سیاسیە بۆیە پێویستە ئێمە وریابین کاتێک کە چۆن مامەڵە دەکەین و چۆن هەڵسوکەوتی سیاسی دەکەین لە ڕاستیدا ئێمە و ڕۆژەش لە کۆبوونەوە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەترێ پارتی و یەکێتی مافی خۆیانە لە دەرەوەی دام و دەستگار ڕسمیەکان گەمەی سیاسی خۆیان بکەن ڕێکەوتن نامە بکەن و هەوڵی تەسویە و چاکردنی ئەو بارودۆخە بدەن مادەم هێزەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان ئامادەی هیچ جۆرە استیجابەیەشی ئیجابی نین لە هەمبەر ئەو چێشمە و سیراعاتانی لە هەرێمی کوردستاندا هەن پارتی و یەکێتی لە متەڵەقی هەستی بەرپرسیارەتی و هەستکردن بەوەی کە ئێستا ئێمە لە قۆناغیشی هەستیار و حەساس داین مافی خۆیان نیانی ئەمە بکەن کە ئێستا دەیکەن خۆی لە ڕاستیدا ئەو پەرلەمانەی کە هەمان بوو لە دەرەنجامی ڕێکەوتنێک یا و حکوومەتەی کە پێیان دەگوت بنکە فراوان لە دەرەنجامی ڕێکەوتنێک بوو لە نێوان 5 لایەنی سیاسی لە حقیقەتدا کە ئێستاش هەم حکوومەتەکە نیوە ئیفلیج بووە و هەم پەرلەمانی کوردستانیش هیچ ئەساس و بنچینەیەکی نەماوە لە هەولێر و لەو ماوەی ئەو 2 ساڵشدا لە ڕاستیدا یەکێتی و پارتیش هەر نەیانتوانیوە بگەنە ڕێکەوتن ئەگەر پارتی دموکراتی کوردستان ڕێکەوتنەکەی خۆی هەڵوەشاندەوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان یا بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنەکەی خۆی هەڵوەشاندەوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان خۆ یەکێتی و پارتی بە پلەی یەکەم دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان هەرچی جومگە ئاساسیەکانی بەڕێوەبردننی دەوڵەت هەیە بە پۆلیس بە ئاسایش بە هێزەکانی پێشمەرگە بە بەرپرسیارەتی دابێتکردنی موچە لە ئەستۆی ئەوانەدا بوو جگەلەوەی کە بەڕاستی دوو لایەنی تری سیاسیش یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامیش تا ئێستا لەو حکوومەتە بەشدارن لە حقیقەتدا ئەمە نەتوانم بڵێم زۆر بە ڕاشکاویش بیڵێم ئەو حکوومەتەی ئێمە تا ئێستا لە ڕاستیدا نەیتوانیوە بە ئەرچی خۆی هەڵبستێ و شەرعیەتی یاسایی و سیاسی خۆی لەدەست داوە و بە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش نەیانتوانیوە بەهۆی ململانێ سیاسیە نێوخۆیەکان و بەڕاستی پاراشتنی هەندێ بەرژەوەندی حیزبی نەیانتوانیوە بگەنە ڕێکەوتن لە دەرەوەی گۆڕان و لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی یا لە دەرەوەی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەیەکەوە ئەو هەرێمە بەڕێوە بن بەش بەو شێوەی کە خۆیان مەبەستیانە و خۆیان دەیانەوێ لەبەر ئەوە سەیرەکەی بە هەر زاویەک و بە هەر بوارێکدا شیکردنەوەی سیاسی بۆ بابەتەکان بکەی لە کۆتاجاردا دێەوە سەر ئەوەی کە ئەمانە ناتوانن بگەنە ئەنجام و ناتوانن بگەنە ڕێکەوتن و بەرژەوەندیەکانیان ڕێگایان نادا بەڕاستی بگەنە ڕێکەوتن بۆی باشترین چارەسەر گەڕانەوەی بۆ سەر سندوقەکانی دەنگدان و هەڵبژاردننی پێشوەختە بۆ زانیاری جەنابەت و بینەرانیش ئەو ڕۆژە من لە کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بەشدار بووم کە بڕیاری 25 نۆدرا بۆ ئەنجامدانی گشتپرسی لە هەرێمی کوردستان هەموو هێزە سیاسیەکان داوایان کرد پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بە سەرۆکایەتی دکتۆر یوسف
لەوەزی بۆ ئەوەی کە ببێتە پاڵپشتێکی بەهێز و کۆدەنجێکی نیشتیمانی دروست بکرێت بۆ ئەنجامدانی گشتپرسی و ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان و یەکێکی لێک لەو خاڵانەی کە لە بەلاغی کۆتایی کۆبوونەوەکەدا ئاماژەی پێگرا ئەوە بوو کە دەبێ پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە بەڵام من لەوە تێناگەم ئەگەر دکتۆر یوسف بەردەوام بێ لە حکومەکەی لە ماوەی خۆی ئایا دنیا وێران دەبێت زۆر باشە لە کاتێکا بەڕێز دکتۆر عەدنان قسەی دەکرد کاگە عەدنان عوسمان قسەی دەکرد لەبارەی کاراکردنەوەی پەرلەمان گوێم لێ بوو گوتت ئەم کاراکردنەوەی بۆ ڕێفرەندۆمە بەڵام دەگوترێت لە ڕاستیدا ئەم هەوڵەی پارتی و یەکێتی بۆ کاراکردنەوەی پەرلەمان لە ڕاستیدا بۆ قودانی هەموو شتێکە لە هەرێمی کوردستان و لە ناو پەرلەمانی کوردستان بۆ بەتایبەتی لە ناو سەرۆکایەتەکەی بەڵێ پەرلەمان کارا دەکرێتەوە و هەڵبەت لە ئەنجێنەی پارتی و یەکێتی بەوەی کە سەرۆکەکەی لە گۆڕان بێت دوجار بەڵام چۆن سەرۆکێک چۆن سەرۆکایەتێک لە پەرلەمانی کوردستان لە کاتێکدا ئەم سەرۆکە سکرتێرەکەی یەکێتی دەبێت کە دەگوترێت نزیک دەبێت لە پارتی لەو باڵەیە کە نزیک دەبێت لە پارتی و جێگرەکەشی پارتیە سەرۆکێکمان دەبێت سەرۆکێکی پەرلەمان سەرۆکێکی بێدەسەڵات ئەوە والله من یەکشتی بڵێمانی لەوانێت جوان نەبێت دەبووە نوێنەرێکەتی نیشتیمانی کوردستان لێرە بووە و زوڵمە لە یەکێتی نەکرێ بەم شێوەیانی یەکێتی ئیتیهام بکرێبەوەی کە چونکێکەتی حزبێکی شۆڕژگێری وڵاتی ئێمە یا خەباتیان هەیە و گۆڕانش لەوانەیە بە شێوەیە لە شوێ زادەی ئەو مەکتەبە بێکە هاتووە بەڵام مەقولەیەکی جوان هەیە کورد دەیڵێم ئەڵێ هەموو شتێکی گەورە کە بە مێشتێکی بچوو کاتێ پەڕێ بچوو خوێندنەوەی بۆ دەکرێت ئەوەی ئەم تابلوی لە بەردەمی منایە وای لێ هات گومان بکەوێتە سەری ئەمە بەس پارتی و یەکێتی نییە ئەمە لەشکرێکە لە خەڵکی کوردستان نوێنەری خەڵکی کوردستان تابلوێ بدە بە من ئیجازەم بەرێ پرسیان لەمە دروستە ئیجازە بەتاویکەم ئەم تابلوێ بدە هەرچەند کە سێرەکەم بەس پارتی و یەکێتی نابینم بێویژدانیش بەم شێوەیە وەڵاهی غەدرە بینم بۆیە ئیجازەم تابلوێ بدە بە من بەڕێزم من ڕێزی پێ ناکەم بتاکید سیستەمی وڵات ئیجازە بەتاویکەم ئیجا تۆ پرسیاک دەخۆم ئیجازەم بەرێ ئیجازەم بەرێ سوکایەتیکردن بە نەتەوەکەمە نەتەوەکان و وەکەوانی کە لە پەرلەمانی کوردستانی و مەکتەبی فەوزەوی باسەوەکە دەبێت ڕێزە هەر لە تاکێ بگیرێت ئیجازەم بەرێ نابێت لایەنی سیاسی نابێت هەم بەوە بکرێت کە ناو پەرلەمانە کورسینە ئەوەش تاکی خەڵکی کوردستانە لەو شوێنەکەی گۆڕان بانگەشەی بۆ دەکا 65.7 لەگەڵ ڕیفراندۆمە بە بەڵگەوە پێتەڵەن فەرموو ئەو شوێنە کە تۆ پێەکەی چۆن لایەنی سیاسی کە ناو پەرلەمان کورسینە لە 125 خەڵکی کوردستانی مە حزبی نییە کاک بۆیە گۆڕینی سیستەمی وڵات بە حزبی سیاسی ناکرێت پێویستە تاکی کورد بەشدار بێت لە گۆڕینی سیستەم لە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێویستە تاکی کوردستانی بڕیارداکە کێ سەرۆکێتی سیستەمی وڵاتەکەی بە چی شێوەکە دەڕوات بۆیە ئەم زایدە تەخمینکردنی یەکێتی نیشتیمانی ئیجازە بێت تەخمینکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نزیکبوون لە پارتی ئیجازە بێت تەخمینکردنی تاکی کورد بەوەی کە مەلانی پارتی دموکراتی کوردستان ئەگەر بەم شێوە بێ ئەم خوێندنەوە غەڵەتە خوێندنەوەیەکی زۆر ناتەندروستەکەن کەیەوە هەموو کەسێ ئیتیهامەکەن کە لە پارتی کوردستان نزیکە هەموو ئەو حزابە سیاسیانەکە وزوتنەوەی ئیسلامی حزبی سۆسیالی دموکراتی کوردستان دە کورسی زیاتری لە نەتەوەکانی تورکمان و عەرەب کاکە عەدنان من لە ناوچەکانی دەروی داری هەرمی کوردستانم لەو ڕۆژەوە هەر هەمومان لە ناو پێسی خۆمانە ناگونجین تۆ کێشەی پەسەرۆکی پەرلەمانت هەیە بەوە ڕازی نەبی کە کەسێکیتی دەستنیشانکەی بۆ سەرۆکی پەرلەمان من کێشەی خاکم هەیە من کێشەی خوێنم هەیە من کێشەی ئەنفالم هەیە من کێشەی ڕوخانی نیشتیمانیم هەیە ئیجازەم بەرێ پارتی دموکراتی کوردستان قوتابخانەیەکە بەرپرسنیە وە سازشمان کردووە ناپۆرفیشناڵی سەرۆکی پەرلەمانی کوردستان حاڵەتێکی لامان دروستکە ئیجازەم بێت تۆڵە تەواویکەم حاڵەتێکی دروستکە ئێمە تو 2 ساڵ تووشی گێژاو بووینە ناپۆرفیشناڵی نەزانی ئەو بەڕێزە بووە کە گەورەترین کوتەی پەرلەمانی تەهمیش ئەکات پارتی کوردستان خاوەنی گەورەترین کوتەی پەرلەمانی لە کوردستان ئێوە زوڵم ئێوەکەن هەر کەسێک کە تەبەنیتان بکات ئەزانین چۆن ئەم مەکتەبی کۆنمان بەبیر دەخاتەوە ئەوەی کە ئەگەر بە نەعەم لەگەڵتان نەبێ ئەوە خیانەتکارە و نابێت کاکە ناکرێت کاک عەدنان کاکوشیار بە من دەڵێت ئەڵێ من لەگەڵ عێراقێکی بەڕێ لەگەڵ عێراقێکی بەهێزام با زوڵم لە دکتۆر یوسف نەکەی ئیجازەم بەرێ زوڵمی لێ ناکرێت نه زۆر مقصرە هەچی نەهامەتی ئێمە لە ڕێگەی ئەگەر ئەو بیۆ شانازی بە پەرلەمانەوە بکە ئەوە پارتی دموکراتی کوردستانە پارتی دموکراتی کوردستان بەردی بناغەی یەکەم پەرلەمانی کوردستان لەسەر دەستی پارتی دموکراتی کوردستان دراوە لە گەشەڕی ناوخۆی داسپاو بەسەر پارتی دموکراتی کوردستانە ئەوە بوو ئەندامان و سەرۆکی پەرلەمانی ئەو کاتی کە پارتی دموکراتی کوردستان بوو لەناو بینای پەرلەمان مقاومەی کرد و بەرگری کرد بۆیە ئیجازەم بەرێ ئیجازەم بەرێ بۆیە پەرلەمانی کوردستان پێشەوە مڵکی یەکی ڕۆڵمان بێ مڵکی تاکی خەڵکی کوردستان مڵکی ئەو حزبەشە کە لە پەرلەمانە دەنگی نییە
ئەم بەڕێزەی کە بەڕێزت بەسە مزایدەکردن مزایدەکردن بە خەڵک مزایدکردن بە ڕێز جەوهەرنامی پرسی ریفراندۆم پرسێکە 25 پرسێکی ریفراندۆمە پرسێکە کاکاگەندان وەکو من مافی هەیە بەشدار بێ ئیجازەم بێ بە تاویکەم بەڵام من با قسەی ئیجازەم بێ لە وەختی خۆتم چون وەختی تو وەرەگرمەوە بەڵام وەختی تو وەرەگرم کاک جەوهەرنامێک لەگەڵ کۆمەڵی پەرلەمانتارکە لە پەرلەماندا مانیان کرد و مانەوە لە پەرلەماندا دواتر کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا بەڕێزت زۆر دیفاعی لێ دەکەی بەوە تۆمەتباری کرد یەکێتی نیشتیمانی کوردستان شایانی ئەوەیە بەڵێ بەڕێز لە ڕەوڕەوەی خەباتی تێکۆشانە بەشدار بووە بەداخەوە دەبووە نوێنەی ئەوان لێرە بووە وەکو بەرگێکی لە پای کوردستانەکە سەکەم تاواکە من بە کۆڕۆ لە بیرمە بەوە تۆمەتباریان کرد کە بۆتە ڕەسەدی تۆپەکانی پارتی لەسەری ڕەشبەڕێز من ئیجازەم بەرێ ئەزان چۆن ئەوە قوتابخانە فەوزەویە هایهوێ ئەو هەڵا کێشانەی کە ڕابردوو هەڵادات ئێمە بەرەو پێش ڕۆیشتین تازە کاتێکی تر ناگەڕێنەوە هەنگاوەکان بەرەو 107 ڕۆژی ئایندا بێ کە ریفراندۆمە هەر حزبێکی لایەنی سیاسی کە خۆی بخاتە بەر ڕەوڕەوەی دەنگی خەڵک بتأكيد مێژوویەکی خراپ چاوەڕێیەکە و یەکێک لەوانە دەبێ بەرامبەر بە مێژوو بەرامبەر بە مێژوو وەڵام بداتەوە پەرلەمان ریفراندۆم مڵکی کاگەندان پارتیمکای کوردستان نییە هیچ کەسێک ریفراندۆم بەسەر پارتیمکای کوردستانە پارتی کوردستان دەکرێت بڵێ کارکتەرە دەکرێت بڵێ بەشدار بن توخەتاوی کەم 3 دقیقه وەختی من بۆیە ئەگەر قرار بوو ئەجازەم ئەگەر قرار بێت کاکە ئەنوەر ئەگەر قرار بێ بینە ئێرە و نەهێڵن قسە بکرێ بەداخل ئەمە زۆڵمێکی کرا دوولانی سیاسی لە قەبارەیەکی بچووک لە شارێکی کوردستانە دەنگێکی ناڕزایان هەیە دەبێت بە هەندوەر بگیرێت دەبێت ڕێزیان لە بگیرێت دەبێت ئەوانە بێنە ناو ڕێڕەوەی ژیانەوە ئەمە بەو شێوە نیە ڕێزم هەیە بە تەخمینکردن ئەوەی کە بۆچوونێکی غەیری گۆڕانی هەبێ ئەمە یەکسەر تەبەنیەکرێت بە پڕپایتی پارتی ئەمە نەکرێت ئەمە ئەوە ناکرێت باش یەک شتی ترە مەکەین من و تۆ 5 مانگمان لە پێشە منی وەکو پارتیمکای کوردستان و تۆش وەکو گۆڕان 5 مانگی ئایدا سندوقی هەڵبژاردن لە پێشە ئەگەر نەمان توی پەرلەمانش کارەکەینەوە با ئەم جارە خەڵکی کوردستان نەخشە سیاسی بۆچی ئەوەی هەنگاوەکانی پارتی بە نەزەری اعتیبار وەرناگرن بۆچی هەندێک هەنگاو هەیە کە پارتی دێنێ ڕێزی لێ ناگرن ئەوە تا کاگە محەممەد حاجی زۆر باشە ڕاوێژگاری سیاسی کاک مەسعود بارزانی دەڵێ چی دەڵێ پێدانەوەی پۆستی پەرلەمان بە بزوتنەوەی گۆڕان قوربانیدانی پارتیە لە پێناوی پرۆسەی ریفراندۆم بۆچی ئێوە ئەم هەنگاوی پارتی بە هەنگوەرناگرن و ڕێزی لێ ناگرن بۆچی واز لە عقدەی بارزانی ناهێنن شتێک نییە ناوی عقدەی بەرزانی بێت شتێک نییە لەلایەن بزوتنەوەی گۆڕان ناوی شەخسەنەکردنی کێشەکان بێت ئێمە علاقمان بە پۆستەوەی ئەو پۆستەگەر هەر بە ڕێزیکی تریش لەو شوێنە بووایە بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵکراوە ئێمە نمونەشمان هەیە کە بزوتنەوەی گۆڕان چۆن دڵفراوانە لە دوای 2013 تەعاملی کرد چۆن سەردانی پیرمام کراوە چۆن هەوڵدرا کابینەیەکی هاوبەش بکرێەوە چۆن بەڵێنی 4 ساڵ ئارامی درا کاتی بەرژەوەندی سیاسی تۆ باسی بەرژەوەندی سیاسیەکەی بەڵام لە ئێستاشدا ئەوەی کە پارتی دێت یاساشکێنیەکە پارتی دێت تعتیلی مؤسسەیەکی شەرعیەکە کە ناوی پەرلەمانە پەکی ئەخات وەزیرەکان دەرئەکات لە کاتێکە تۆ لە شەڕێک لەگەڵ داعش لە کاتێکە لە ئەزمەیەکی دارایی تەسناگەن وەزیری دارایی نێریتەوە بۆ ماڵ ئەمە بێبەرپرسیارەتی پارتیە بەرامبەر بە ئێستای کوردستان بەرامبەر بە ئایندەی کوردستان بەرامبەر شت بەرن ئێوە دەیگوت مراعاتی ئەم دۆخە بکەن کە ئەمانەی تێداکە بەڵێ مراعات کراوە زای چۆنە باش ئیجازەم دەکات وڵام دەبووە تۆ باسی دەوڵەتەکەیت باسی مؤسساتەکەیت پۆستێکت هەیە پێوترێ پۆستی سەرۆکی هەرێم ئەم پۆستە لەلایەن پەرلەمانی کوردستانە بە پرۆژە یاسایەکی یەکێتی و پارتی 2 ساڵی بۆ تەمدید کراوە ئەم فترەیە تەواو ئەبێت سەرۆکی پەرلەمانە گەر جەناب بتبیت و کاکاوە بێ و من بێم هەر کەسێکی دەبێت ئیشێکی ئیداریەکە کە دکتۆر یوسف کوڕێکی دڵسۆزی ئەم نیشتیمانەیە خەمخۆرێکی ئەم نیشتیمانەیە و کارێکی ئوسولی قانونی تەواوی خۆی کردووە بەموو لای نەداوە لە کارە ئوسولیەکەی خۆی کە کاری کارگەری پەرلەمانە ئەو بڕیار نادا پەرلەمانتاران و فراکسیۆنەکان بڕیارە دەن 4 فراکسیۆن کە بە یەکێتی نیشتیمانی کوردستانی شەوکەی بەشێکیان حەلیفی پارتین هاتون پرۆژەیان تەقدیم کردووە دکتۆر یوسف وەکو سەرۆکی پەرلەمان دەیخاتە بەرنامەی کارەوە من خۆم ئەندامی پەرلەمان بووە چەندین جا پرۆژەی یاسا خراوەتە بەرنامەی کارەوە نساب نەبوو بێت فەشەلی هێناوە دەنگی نەهێنا بێت فەشەلی هێناوە خرێتە ئەولاوە و پرۆژەیەکی تر دێت یە پارتی دیموکراتی کوردستان ئەیتوانی بڵێ کاکە وەزعێکی ئەمنی خراپمان هەیە بە ساڵێک با مانگێک بە پرۆژە پەرلەمانی کوردستان بە پرۆژە لە پەرلەمانی کوردستان ئەخرێتە بەردەستی سەرۆکایەتی پەرلەمان ئەو کاتە یەکشت برێم تو زۆر باسی مزایەدەی نیشتیمانی و نەتەوەی ئەوانە ئەکرێت
ئەوەی کە بەسەر کووردا هاتووە هەموو کارەساتانی بەسەر کووردا هاتووە لە 1970 و ئەوانە بەسەر کوورد پێش 91 قیادی سیاسی کوردی بوو لە 91 ڕۆیشتن لەگەڵ بەغدا لە مفاوەزاتیان کرد بەسەر ئەو ئەنفال و زام و خوێنی شەهید و ئەوانە ئەگەر حکوومەتی ئێستای عێراق لە 2023 تا ئێستاکە ئەمە پاشماوەی حزبی جینۆساید و دەوڵەتی جینۆساید و دەوڵەتی دژ بە کورد و ئەمانەیە خێرە لە 2023 تا ئێستاکە هەرچی نخبەی قیادی کوردێ بەشێکی گرنگ لە نخبەی قیادی کورد لە بەغدایە و لە حکومایە ئەوانیش کەواتە شەریکن یعنی ئەم وزایەتەکردن بە خوێنی شەهید و بە قوربانیەکان و بە ئەنفال و بە کەسوکار و شەهیدان و ئەمانە بەڵام تۆ خۆت لە بەغدا لە حاکمی سەرۆک کۆمار بوویتە ئێستا سەرۆک کۆماری نائیبی ڕئیسی وزەرا بوویتە وەزیری دارایی بوویتە کە فلسێکت بۆ موچەخۆری کوردستان نەهێناوە تۆ دەرکراوی لەسەر گەندەڵی دەرکراوی ئێستا کرایتە مەسئولی دۆسیی ریفراندۆم یعنی تۆ خۆت بەشێک بوویتە لە دروستکردنی ئەم دەوڵەتی عێراقا خەڵکی کوردستانت ناچار کردووە دەنگ بە ریفراندۆم نەدا دەنگ بە سربەخۆی کوردستان نەدا دەنگ بە دەستوری عێراقی بدا هاوارت کردو کە ئەم دەستورە ئەبێ هەمومان دەنگی پێ بدەیت و ڕێژەیەکی زۆرت هێناوە لە دەنگدان و ئەمانە ئێستا دی باسی خوێنی شەهید و قوربانیەکان ئەکەی بەڵام لە هەمان کاتدا تۆ خۆت ئێستاش بەشێکی لە حکوومەتی عێراقی ئێستاش سەرۆک کۆمار لە یەکێتی نیشتیمانی کوردستانە مجموعەیە پۆست سەر بە پارتی دیموکراتی کوردستان و دەمەسکی بە دەوڵەتی عێراق کاک ئومێد خۆشناو لە پۆستێکیدا لە فەیسبووکەکەی لە ئەکاونتەکەی نووسیویەتی مشکلەی بزوتنەوەی گۆڕان ئەوەیە کە بڕیاری داوە نەگا بە هیچ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بێ ئاساییە ناگەن بە هیچ لەگەڵ بێشەرعیەتە ناگەن بە هیچ بەڵام لەگەڵ کاری مؤسساتیە بۆچی 2013 گەیشتین بۆچی حاقد نەبووین بۆچی دەستمان خستناو دەستیان و کابینەیەکی هاوبەشمان پێکێنا ئێستای ژوارەدا ئەگەر کاری یاسایی بێ و ئوسولی بێ و پەرلەمان وەکو خۆی کارا بکرێتەوە بەبێ قەید و شەرت بەبێ ئەوەی بیان و بهێنینەوەوانەوە پەرلەمان کاری ئوسولی خۆی بکات نەک تەنها پرۆژەیە کە تەنها پارتی تەبەنی بکات بۆ نە دقیق ماوە کاک دکتۆر عەبدوڵڵا کاتی ئەوە نەهاتوە کە پارتی و یەکێتی لەوە تێبگەن کە هێزی تریشەیە لە دەرەوەی ئەوان پێویستە لەسەریان تێبگەن لەوەی کە هێزی تریشەیە لە دەرەوەی ئەوان کە دەبێت بەشدار بن لە گەڵاڵەکردنی هەر دیدگایەک و ڕوئیەک بۆ ئایندەی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئەو قۆناغی کە ئێستا هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان پێیدا گوزەر دەکات پێویستی بە یەکدەنجی نیشتیمانی و نەتەوەیی هەیە و پێویستی وەلانانی ململانەیە سیاسی و حیزبیەکان هەیە و پێویستی بەوە هەیە بەڕاستی با بڵین ئێمە بە شێوازێک وڵاتەکەمان بنیاد بنین بە شێوازێک هەنگاو بنین کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و داهاتووی خەڵکی کوردستان دابێت هیچ حیزبەکی سیاسی بە تەنها ناتوانی وڵات بەڕێوە بە و دەبێ حیساب بۆ هەموو دەنگێک و بۆ هەموو ڕەنگێک بکرێت لە هەرێمی کوردستان کاتی حیزبێک بە عقلیەتی پاوانخوازی بیەوەی هەنگاو بنێ من پێم وانییە بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ ئەگەر سەرکەوتنیش بەدەست بێنێ سەرکەوتنێکی کاتیە بۆیە من پێم وایە پێویستە هێزە سیاسیەکان بە پلەی یەکەم پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕانیش بە هەمان شێوە بە هەنگاوی مەسئولانە باوێژن لەگەڵ یەکتر و مەسئولانە لەگەڵ یەکتر تەعامل بکەن و ئەو بارودۆخە تێپەڕێنن چونکە بەڕاستی هەلومەرجی ناوچەکە و دنیا بە شێوەیەکی گشتی زۆر لەبارە بە بڕوای ئێمە بۆ گەیشتنی خەڵکی کوردستان بە مافە چارە نووسازەکانی خۆی و جیهان بەڕووی هەرێمی کوردستان و بەڕووی خەڵکی کوردستاندا کراوەتەوە بۆیە زۆر گرنگە سیاسی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان کە لە هەولێری پایتەخت لەگەڵماندا بووی زۆر سوپاس دەکەم زۆر بەڕێزم هەروەها زۆر بەڕێز کاکاوە ئەحمەد کادیری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاس دەکەم بەڕێزی لە کەرکووکەواتوی زۆر سوپاس دەکەم هەروەها زۆر بەڕێز کاک عەدنان عوسمان هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاس تۆشەکەم بەڕێزم سوپاس بۆش بینەرانی بەڕێز دەستان خۆش سوپاسانەکەم